سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارین لە پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی، بۆ خاتر اسمی عەظەمی خۆی تەمەنی هەموو لایەکمان درێژ کاتەوە، مانگی ڕەمەزانی پیرۆز بکاتە نەسیبی هەموو لایەکمان، و خوای گەورە تاعات و عیبادەتی ئەم ساڵەش لە هەموو لایەکمان وەربگرێ و قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحەکانمان. اللهم ئامین. ئیماندارانی بەڕێز، بەڕاستی لە بیدایە نازانم چۆن دەری ببڕم ئەم موژدە خۆشانەی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بەردەوام پێشی ڕەمەزان ڕووی دەکردە ئەسحاب و یاوەران موژدەی خۆشی پێدان، چونکە مانگی ڕەمەزانی پیرۆز بەڕاستی میوانی خوایە. خوای گەورە خەڵاتێکە ناردوێتی بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ڕوو دەکات لە هەموو ماڵێکمان و لەسەر زەوی بە هەموو تێکڕا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوو ئەکات ئەسحاب و یاوەرانە فەرمی ئەتاکم شهر رمضان شهر مبارك فر الله عليكم صيامه وتفتح فيه أبواب الجنة وتغلق أبواب الجحيم وتغلق فيه مراد الشياطين. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ بە ئەسحاب و یاوەران ئەوە ڕەمەزان هات، واتە ئەوە مانگی ڕەمەزانی مبارەک هات. ئەمجا فەرمێ ئەوە مانگی ڕۆژوو هات، ئەوە ئەو مانگە هاتووە دەرگای هەموو باش دەکرێتەوە، ئەو مانگەیە دەرگای هەموو دۆزەخەکان دائەخرێ، ئەو مانگەیە ئەسحاب و یاوەران ئومەتەکەم شەیتانەکان هەمووی کۆت و زنجیر دەکرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم موژدەی تری پێداوین ئەوەیە کە دەفەرمێ بشروا أصحاب فقد جاء رمضان شهر مبارك. مجدتان لێبێ ئەسحاب و یاوەران، مجدتان لێبێ ئومەتەکەم، ئەوە مانگی ڕەمەزانی پیرۆزات، ئەو مانگەی کە بەرەکەتە، هیچ مانگێ بەرەکەتی ناگاتە ئەندازەی مانگی ڕەمەزانی پیرۆز. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئاخر ڕۆژی پێشی ڕەمەزان کە ئەم موژدە خۆشانەی بە ئەسحاب و یاوەران ئەوت بۆیە شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. چی وشەیە کەلامی رب العالمین لە حەوت تەبەقەی ئاسمان خوای گەورە لەم مانگە پیرۆزەگا دایگردووە بە جبریلا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بۆ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، و پاشانش بۆ ئومەتەکەی کە ئەهلی قورئان بن. کەواتە ئیمانداران و خۆشەویستان، ئەبێ چۆن خۆمان ئامادە دەکەین پێشی ڕەمەزان، خۆمان ئامادە دەکەین و شت دەکڕین و غەمی سفرەکانمانە، بەڵام ئەبێ پێشیەوە غەمی ئەوە بین ناوی خۆمان تۆمارکەین. ئەم مانگە بەسەرمانە تێنەپەڕێ ئیلا خوا ڕازیکەین لە خۆمان، ئەم مانگە بەسەرمانە تێنەپەڕێ ئیلا بەندەیەک بین خوا ناومان لەو بەندانە بنووسێکەوە لەسەری هەموو بەندەکانی ترە. خۆی گرنگ ئەمەیە، چونکە مەدام خوا دەرفەتی پێداوی، خوای گەورە ڕوحی لە جەستت داناوە، خوا خۆشتێوێ گەیتە ڕەمەزان سوپاسی خوا بکە، بڵێ خوا لێت بەزیاوە بێ کە گەیمە مانگی ڕەمەزانی پیرۆز. کەواتە ئینسانی موسڵمان وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچووە سەر مینبەر بۆی ئەسحاب و یاوەران وتار بفەرمێ، لەگەڵ هەموو هەنگاوێکی ئەهاتە سەرەوە ئامینێکی بۆ کرد. ئەسحاب و یاوەران دوای لیان پرسی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامینێکتە کرد چی بوو ئامینە تێمان بگەێنە؟ واتە دوعای دەکرد لە سێ کەس لە سێ تاقم دوعای بۆ ئەکردن، وتی ئەو کاتە جبریل هات بۆلام وەحی بۆ هێنام، دوعای کرد وتی ئەی محەممەد من هەرچێڵێم تۆ ئامینی بۆ بکە. یەکێ لەوانە کە باسی ئەم باسەی خۆمانە فەرمووی دوعاکەم ئەو کەسەی خوای گەورە گەیانی ڕەمەزان خوای گەورە لێی خۆش ببێ. ئەی محەممەد بڵێ ئامین، ئامینی جبریل و ئامینی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. بۆیە ئەگەر کەسێک گەیە ڕەمەزان و نەیتوانی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خوا لە خۆی ڕازی کا، زۆر خەتەرە. وەک ئیمامی قەتادە دەفەرمێ هەر کەسێ لە ڕەمەزانە خوا لێ ڕازی نەبێ ئەوەی تر ئەم بڕیارە قورسەی داوە، ئەم پیاو چاکە هەر کەسێ لە ڕەمەزاندا خوا لێی ڕازی نەبێ، نەتوانێ خوا لە خۆی ڕازی کە، ناتوانێ لە یان زەمانەکەی تردا خوا لە خۆی ڕازی بکە. تەماشاکەن ئیمانداران پیاو چاکان چۆن بوونە،
تەماشاکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بایەخی داوە بە ڕەمەزان بە دڵشکاوی نەبووە بەڵکو خۆی ئامادە کردووە پێغەمبەری خوا بۆ عیبادەت بۆ ئەوی ماڵەکانی خوا برەوشێنەوە ماڵەکانی خوا ڕووناکەینەوە بە تاعەت بە عیبادەت ماڵەکانی خۆمان منداڵەکانمان خێزانەکانمان شارەکانمان هەمووی ئیماندارانی خۆشەویست ئەمانە هەموو ڕەمەزانێ لە سجلی ئەعمالی خۆت دەنووسری و پیشان دەدرێ پێت ئەبێ ڕازی نەبی بەکەم ئەبێ ڕازی بی بە زۆر ئەمجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو بەرەکەتەی مانگی ڕەمەزانی پیرۆز هەموو ساڵێک لە ڕەمەزاندا بە ڕۆژەکەی عەفو عامێک دەگرێ ئەزانی تۆی ئیماندار و تۆی موسڵمان ئەگەر بەیانی ڕەمەزان بێ هەموو ڕۆژێ عەفو عامی هەیە و هەموو شەوێک عەفو عامی هەیە من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه چیتەوێ ئیمان دار ئەی مسلمان هەر کەسێ ڕۆژووی مانگی ڕەمەزان بگرێ بە جوانی یەوارە کە فتارەکە لەگەڵ فتارەکەیدا خوای گەورە قەڵم دەرێتە سەر هەموو تاوانەکانیدا هەمووی دەسڕێتەوە هەمووی ڕەشی دەکاتەوە بە ڕەش بێسپی دەکاتەوە یعنی هەموو تاوانی نامێنێ بە چاکە دایدەنا ئەمە موژدەی یەکەم أي مجدي دومان في غمر إخوة فرمي عليه الصلاة والسلام من قام رمضان إيمانا واحتسابا هر كسي تراويحي شوان مكا هر كسي شوان زندوب كاتوا أفرمي واحتسابا غفر له ما تقدم من ذنبه أقل مجدي كم بيبجوي مجدي دوام هيا أواني واناتو أن الرجوع بقرن عذري شرعيان نكو عدل قران بن عذر الشرع كان يشتا وقالبه بەڵام مژدەی دووەم تشەیەکە لە شەواندا بتوانی تەراویح بکەی و نوێژەکان لە مزگەوت ئەگە بە پێوەگە بە دانیشتنەوە ئەگە لە ماڵدا کردوتە نەیلی دەست بڕوا سنەتێکە بەڵام زۆر گەورەیە سیشەوە دەڕوا و نامێنێ بەرەکەتی ڕەمەزانەوەیە یەکێ لەوانە نوێژی تەراویحە یەکی لەوانە یەوارانە کە فتاردانە یەکێ لەوانە نوێژە جەماعەکانە بەرەکەتی زۆرە هەتا بڵێ خێر و سەدەقەیە چاکێ أم جاء فرمي بيغمري إخوة صلى الله عليه وسلم عفو عامي كي تردا صال بصال بيغمري إخوة فرمي عليه الصلاة والسلام أويد فرميت والرمضان إلى الرمضان واتا شنشونك يا رمضاني استابو رمضان كيتر أم رمضان جوان بجواني أداكر لقر رمضان كيتر دات شيها لبيني أخوي قورا ليت خوش به إيمان داران شن مجدي خوشه حقوانی هەمومان خۆمان ئامادە بکەین بەدڵێکی زۆر خۆشەوە پێشوازی بکەین لەو مانگە بتوانین خوا ڕازی کەین لە خۆمان بتوانین خوا ڕازی کەین لە مردوەکانمان بتوانین خوا ڕازی کەین لە هەموو کەس و کارمان بەو عیبادەتەی کێ دەیکەین و بەو سەدەقە و بەو خێرێ و بەو عیبادەتەی بۆ مردوەکانمان ئەینێرین لە قەبرەکانیاندا ئەوانش ئاسوودە دەبن چونکە درێخی نەکەین تیایدا بۆیە مژدە خۆشەکانی پێغەمبەر وامان لێیەکا خۆمان ئامادە بکەین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئەفەرمێ ئیدا دەخەلە شەهر ڕەمەزان ئەگەر هات مانگی ڕەمەزان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام فتح ئەبواب السەما دەرگای ئاسمانەکان هەمووی دەکرێتەوە ڕاستە و خوای پەروەردگار هەر بەندەیەک نزایەک دەکا خوای گەورە خۆی وەری دەگرێ ئیمانداران کەواتە پەروەردگار تەماشامانەکە لە حەوت تەبەقەی ئاسمانەوە بە ڕۆژ و بە شەو بزان بەندەکانم چیەکەن ئایا فەرمانی من کەوتومە ڕۆژ و بگرێ خوای پەروەردگار بەندەکانم جێبەجێ دێدکەن ئایا شەوان لە مزگەوتەکانە هەمویان مەلایکە ئاسا کۆ دەبنەوە ئایا هەمویان عیبادەت دەکەن لە بەردەستی خوای پەروەردگارە دەست دەکەنە گریان پەشیمان دەبنەوە لە تاوان لە سەرپێچی لە گوناح تەوبەی نەسوح دەکەن خوای پەروەردگار چاوەڕێ ئەمانەیەکی لە ئێمە هەر کەسێ لە ئێمە بە کۆڵێکی تاوان دەگەڕێینەوە بۆ بەردەمی دیوانی خوا پێشەوەی لە ناو قەبردا حەسابمان لەگەڵا بکرێ با لە دیداری ئەڵڵای گیانە ڕوسبی خۆمان بکەین و ڕوسبی قیامەتمانش بکەین ئیمانداران یونادی منادی یا باغی الخەیر لە ئاسمانەوە هەر ئێوارە وتیان ئەوە ڕەمەزانە لە ئاسمانەوە بانگێ دەکرێ ئەهلی خەیر کوانەوانە ئەهلی خەیرن کوانەوانە ئەهلی چاکن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەقبل بێوە پێشەوە ئامادە بە بۆ خەیر و چاکە بێوە پێشەوە کوا ئەوانەی ئەهلی شەڕن ئەهلی خراپەن بەسێتی شەڕ و خراپە مەکەن ئەنجامی مەدەن وازی لێبێنن مانگی ڕەمەزانی پیرۆزاتوە ئەمە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەتا ڕەمەزان تەواو دەبێ
ئەم خێر و بەرەکەتە دێت لەگەڵیدا. مانگی ڕەمەزان مانگی ڕزگارکردنە لە ئاگری دۆزەخ. کاتێ تۆ فتار دەکەی و کاتێ لەوەی کەوا هەموو شەوێ پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ لە شەو و ڕۆژدا دوعا دەکا بۆ پەروەردگار، دوعا دەکات لە دیوانی خوادا، خوای گەورە ناوی کۆمەڵێک ئەو کۆمەڵەی کە ناویان نراوە ناویان ملیان ئەپارێزێ لە ئاگری دۆزەخ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یان کۆمەڵێ ترمان هەیە هەموو شەوێک، کۆمەڵێ ترمان هەیە هەر لەگەڵ ئێوارەدا لە کاتی کە چاوەڕێی بانگەکەی ئەو کاتە زۆر مبارەکە ئیمانداران. حەق وایە لە مزگەوتەکان ئەو برایانەی کە لیژنن 5 دقەی مۆما بۆ بانگ با بێدەنگی وەک ئەسحاب ئاسا هەمومان بەنیەت بەدڵ بە چاو بەدەست دوعا بکەین. ئەو کاتە یەکێ لە حەرە کاتە مبارەکەکانە هەر دوعایە بکەی خوا ڕەدی ناکاتەوە ئیلا دوعای زوڵم نەبێ و ستەم نەبێ، یعنی دوعا لە یەکێ بکەی. ئەو کاتە زۆر مبارەکە. لەگەڵ ئەوەشدا خوای گەورە لە حەوت تەبەقەی ئاسمانەوەڵێ ئەی مەلایکەکان تەماشا بکەن بەندەکانە، مەها هەمویان خورمایەکا بەدەستیانەوە، هەمویان ئاوێکا بەدەستیانەوە، فڵان کەس ئاو سوڕەدا، فڵان کەس ئەوە سەمونی فڵانی کڕیوە فڵانی کڕوێ هێنایەتی، فڵان کەس لە ماڵەکەی مندا خزمەتی ئەوانەیە کاکە ڕۆژوو دەگرن. ئیمانداران ئەمە ئەگەر تۆ خۆت داینێن وەک فلیمێ تەماشای بکەی زۆر لەوەی لای تۆ زۆر شتێکی معجب بێ، باجار کامیرەیەکە ئەی لە ئەم تەسویرە لێ درێتەوە لە قیامەت. چونکە پێشی ئەمانە ئەبێ نیەتمان خاڵسکەین بەخوا. یەکەم شەوی ڕەمەزان خوایە نیەتم ساف دەکەم ڕۆژوو بۆ لە پێناو تۆگرم، هەرچی چاکەی ئەم مانگە بۆ تۆکەم خودایە، سەدەقە و خێر دەکەم، زەکات دەرەکەم، خزمەتی ماڵی خوا دەکەم، خزمەتی مسلمانان دەکەم، قسەی شیرین دەکەم، وتەی شیرین دەڵێم، بزگەی خەنینە بەڕووی مسلمانانە دەکەم، قسەی ناشیا و ناکەم ئەگە قسەیان پێکردم، هەردوعای خێرەکەم بۆ برای خۆم ئەگە قسەی پێکردم، ئەگە تووڕەش بوو قەینا من تووڕە نابم. ئیمانداران ئەبێ ئێمە ئەو بڕیارە بدەین لەگەڵ خۆماندا. یەکێکی تر لەوەیە ئەفەرمێ کابرایە هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يا رسول الله أرأيت إن شهدت يا أشهدك أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله والصلوات الخمس وأد الزكاة وصام رمضان وصمت رمضان وقمت فما أنا وتي أي پیغمبری خوا ئەگە شایەتیم هێنا هیچ خودایەک نییە جگە ئەڵڵا نەبێ، شایەتیمدا تۆ پێغەمبەری و شایەتیمشدا کەوا لە دوای ئەوە نوێژەکان فەرزەکان بەس بە جوانی کردم، ڕۆژی مانگی ڕەمەزانم گرت بە جوانی زەکاتمدا، ئایا من لە چی کۆمەڵێکم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ فەرمووی پێغەمبەری خوا تۆ لە قیامەتە لەگەڵ ئەو کەسانەی من الصدیقین والشهداء، لەگەڵ ڕاستگۆیەکان و لەگەڵ شەهیدەکان کە خوا ناوێنی ناشەهیدە، لەگەڵ ڕاستگۆیەکان کە خوا ناوێنیان ڕاستگۆیە. ئایا شەهیدان و ڕاستگۆیان لەکوێ دانشن لە قیامەت؟ هاوسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی تۆ لەگەڵ پێغەمبەرانی. ئینسانی مانداگە ڕۆژێکی جوان و بتەو بگرێ خۆی بپارێزێ لە هەموو شتێک. ئەمجا ئیمانداران و خۆشەویستان کاتێ وەفات دەکەی لە ناو قەبردا، ئەو کاتە ئەو ڕۆژوە بێتە قەڵغان بۆت، پەشیمان نیت. دووشەمان و پێنجشەمان ئەوانەی گردووانە پەشیمان نین. لە هاوین لە زستاندا ڕۆژە سویەکانیان گردە قەت پەشیمان نابن، لە تاریکی ناو قەبر، لە گەرمای ناو قەبر و مەحشەر خوایان پارێزێ، چونکە ئەمانە بێتە ڕێگای هەمومان. ئەمجا ئیمانداران ئەم ڕەمەزانە کە ئەنەما پێمانیان وتووە ئەمە ئاخر ڕەمەزانە، یعنی ئێستا تۆ پێت بڵێن ئەمە ئاخر ڕەمەزانە تر لە دنیا دەرەچی و ئەمری، ئەمە ئاخر جمعەیە و دەڕۆی وەفات دەکەی، خۆت ئامادە بکە، ئەمە ئاخر ڕۆژوە دەیگری و ئەمە ئاخر نوێژەکە ئەنجامێ دەی. ئاوا بێوە خزمەتی ڕەمەزان کە ئەنەما ڕۆژی ئەخیرە لە ژیانتا. ئەمجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرای هاتە خزمەتی کۆتایی دێنین بەو قیسەیە. لە غەزایە لە غەزاکان ئەسحاب و یاوەران وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعامان بۆ بکە، دوعامان بۆ بکە با پلەی شەهیدی بێتە نەسیبمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ کردن، بەڵام ئەو دوعایە نەبوو کە ئەوان داوایان کرد. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اللهم سلمهم وغنمهم، خوایە بیان پارێزە
و غەنیمەیان دەستکەوتیانش بدەرێ واتە سەریان بخە. سەحابەکە هاتەوە فەرموویە پێغەمبەری خوا ئێمە داوای شەهیدیمان کرد، داوات لێ دەکەین دووەم جار دوعامان بۆ بکە. هەرە دوعایی کرد، وتی خودایە ئەمانە بپارێزە لەم جەنگەدا بیان پارێزە و نەسرەت و غەنیمەش کە نەسیبیان. سێم جار تکراری کردەوە هەرم دوعایی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە داوای ئەمان کرد تۆ دوعایت کرد، ئەی باشە شتێکمان پێ بڵێ بگەیتە ئەو پلە و پایە زۆر گەورە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کردارێک هەیە کە دەستی پێوە بگرن ئەوەی کە نیەتتانە خواتان داتێ واتە وەک ئەوەیە. فەرمووی عەلەیکە بالصەوم دەستگرنە ڕۆژوو بگرن فإنه لا مثل له واتە هیچ شتێک نییە هیچ عیبادەتێک نییە لەسەر زەویدا بۆ خوا ئەنجامی دەی وەک ڕۆژوو بێ ئیمانداران. هیچ عیبادەتێک نییە لا مثل له، هیچ کەسێ ناتوانێت پێمان بڵێ ڕۆژوو ئەجر و پاداشەکەی چەندێکە ئللا خوددا نەبێ. بە هەزاران خاتە ئیمانداران داواکەم لە جەنابتان دڵتان خۆش بێ بە هاتنی مانگی ڕەمەزان، خۆتان ئامادە بکەن دەست لە ناو دەست هەمومان دەستی یەکتری بگرین بۆ ئەوەی هەمومان خوا لە خۆمان ڕازیکەین و خۆمان ماڵمان مناڵمان هان بدەین لە خەیر و چاکە. ئەو کەسانی کەوا خوا ماڵی پێداون خوا ئیمکانێتی پێداون هەژار و لێ قەوماوان وەک خۆمان دڵیان خۆشکەین ماڵەکانی خوا برازێنەوە بە عیبادەت بە تاعەت و بیرازێنەوە ماڵەکانی خوا بە هەموو چاکەیەک.